دوای مانەوەی زیاتر لە 12 ساڵ بە شێوەی یاسایی و نایاسایی لە پۆستی سەرۆکی هەرێم، دوجار مەسعود بارزانی لە ژێر فشارە نێو خۆی و دەرەکیەکاندا دەستبەرداری دەسەڵاتەکانی بوو وەک سەرۆکی هەرێم. دەستبەرداربوونەکەشی لە ڕێگەی نامەیەکەوە ئاراستەی پەرلەمانی کوردستان کرد. لە نامەکەیدا بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان مەسعود بارزانی ڕایگەیاندووە سەبارەت بە پۆستی سەرۆکایەتی هەرێم لە دوای 1/11/2017 بەردەوام بوونم لەم پۆستە ڕەت دەکەمەوە و نابێت یاسای سەرۆکایەتی هەرێم هەموار بکرێتەوە یان تەمەنی سەرۆکایەتی هەرێم درێژ بکرێتەوە. بۆیە پێویستە بە زووترین کات کۆ ببنەوە بۆ ئەوەی بۆشایی یاسایی لە ئەرک و دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم دروست نەبێت و ئەم بابەتە چارەسەر بکرێت. دوای دەستبەرداربوونی بارزانی لە پۆستی سەرۆکایەتی هەرێم، فراکسیۆنەکانی یەکێتی و پارتی و یەکگرتوو لەسەر پرۆژە یاسایەک ڕێککەوتن بۆ دابەشکردنەوەی دەسەڵاتەکانی بارزانی بەسەر دامەزراوەکانی دیکەی حکومڕانی لە هەرێمی کوردستان. بەپێی ئەو پرۆژە یاسایی کە لە دانیشتنی ڕۆژی 29 ئۆکتۆبەری پەرلەمانی کوردستان خرایە بەرنامەی دانیشتنەکان بۆ دەنگدان لەسەری لە کۆی 18 دەسەڵاتی سەرۆکایەتی هەرێم 7 دەسەڵات دراوە بە سەرۆکی حکوومەت و 6 دەسەڵات دراوە بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، بەڵام تەنیا 2 دەسەڵات دراوە بە سەرۆکایەتی پەرلەمان و 3 دەسەڵاتیش بە ئەنجومەنی دادوەری. لە مادەی یەکەمی پرۆژە یاسا هاوبەشەکەی یەکێتی و یەکگرتوو پارتی داهاتووە یەکەم پیادەکردنی ئەرک و دەسەڵاتەکانی هاتوو لە حکمی مادەکانی یەکەم و دووەمەوە، هەروەها بڕگەکانی 2، 6، 11، 15، 18، 19 لە مادەی دەیەم لە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان داش عێراق ژمارەیەکی ساڵی 2005 هەموارکرا و لەلایەن سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەبێت. هاوکات لە خاڵی دووەمی مادەی یەکەمدا هاتووە پیادەکردنی ئەرک و دەسەڵاتەکانی هاتوو لە بڕگەکانی 3، 4، 5، 7، 8، 17 لە مادەی دەیەم لە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان داش عێراق ژمارەیەکی ساڵی 2005 هەموارکرا و لەلایەن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران دەبێت. ئەو دەسەڵاتانەی سەرۆکی هەرێم کە بەپێی پرۆژە یاساکە ڕادەستی سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەکرێن بریتین لە دەرچواندنی فەرمان بۆ ئەنجامدانی هەڵبژارنی گشتی لە حاڵەتێکدا پەرلەمان هەڵبوەشێتەوە، لێبوردنی تایبەت بە بەندکراوان، ڕێگادان بە هاتنی هێزی چەکداری فیدراڵ بۆ ناو هەرێمی کوردستان، ناردنی هێزی پێشمەرگە بۆ دەرەوەی هەرێم، دامەزراندن و لابردنی خاوەن پلە تایبەتەکان، بەخشینی نیشان و میدالیا، گرتنە دەستی هەر دەسەڵاتێکی تر کە لە دەستور و یاسادا هاتبێت. هاوکات ئەو دەسەڵاتانەی سەرۆکایەتی هەرێم کە ڕادەستی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران دەکرێن بریتین لە ڕاگەیاندنی ئەنجامی کۆتایی هەڵبژاردن، هەڵوەشاندنەوەی پەرلەمان، دەرکردنی بڕیاری بەڕاوێژ لەگەڵ سەرۆکی پەرلەمان لە حاڵەتی نەئاساییدا، پەسەندکردنی حکمی لە سێدارەدان و سوککردنی بۆ بەندی هەتاهەتایی، جاڕدانی بارینە ئاسایی و بەخشینی پلەی سەربازی. لە بڕگەی سێمی مادەی یەکەمی پرۆژە یاسا هاوبەشەکەی یەکێتی و پارتی و یەکگرتوودا باس لەوە کراوە پیادەکردنی ئەرک و دەسەڵاتەکانی هاتوو لە بڕگەکانی یەکەم /2/14 لە مادەی دەیەم لە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان داش عێراق ژمارەیەکی ساڵی 2005 هەموارکرا و لەلایەن دەستەی سەرۆکایەتی پەرلەمان دەبێت. بەپێی ئەم بڕگەیە پرۆژە یاساکە سەرۆکایەتی پەرلەمان 2 دەسەڵات دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمی پێدەدرێت کە خۆی دەبینێتەوە لە دەرکردنی فەرمان بۆ ئەنجامدانی هەڵبژارنی گشتی و قبوڵکردنی دەست لە کارکێشانەوەی وەزیر و ئەنجومەنی وەزیران. هاوکات لە بڕگەی چوارەمی پرۆژە یاساکە داهاتووە پیادەکردنی ئەرک و دەسەڵاتەکانی هاتوو لە بڕگەکانی 12، 13، 16 لە مادەی دەیەم لە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان داش عێراق ژمارەیەکی ساڵی 2005 هەموارکرا و لەلایەن سەرۆکی ئەنجومەنی دادوەری دەبێت. بەم پێیش ئەنجومەنی دادوەری ئەم ئەرکانی پێدەسپێرێت. داواکردنی پێگەێنانی کابینی حکوومەت لەلایەن ئەو کەسەی کە ڕاستپێردراوە، قبوڵکردنی دەست لە کارکێشانەوەی وەزیر و ئەنجومەنی وەزیران، دامەزراندنی دادوەران و سەرۆک و ئەندامانی داواکاری گشتی. هەروەها لە مادەی دووەمی پرۆژە یاساکەی ئەو سێ لایەنەدا باز لەوەشکراوە کە دیوانی سەرۆکایەتی هەرێم لە کار و ئەرکەکانی بەردەوام دەبێت. ئەمە جگە لەوەی لە مادەی سێم بڕگەی یەکەم داهاتووە کارکردن بە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان داش عێراق ژمارەیەکی ساڵی 2005 هەموارکرا و ڕادەگرێت تا هەڵبژارنەکانی سەرۆکایەتی هەرێم و خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان. هاوکات لە بڕگەی دووەمی هەمان مادەدا هاتووە یاساکە بەرکار دەبێت تا هەڵبژارنەکانی سەرۆکی هەرێم و خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان. هەروەها مادەی چوارەمی پرۆژە یاساکەی یەکێتی و پارتی و یەکگرتوو
ئاماژە بەوە دەکات کە کار بە هیچ دەقێکی یاسایی یان بڕیارێک ناکرێت کە پێچەوانەی ئەحکامەکانی ئەم یاسایە بێت. لە مادەی پێنجەمی پرۆژە یاساکە ئەوەش باسکراوە کە ئەم یاسایە لە ماوەی 10 ڕۆژ لە بەرواری پەسەندکردنی لەلایەن دەستەی سەرۆکایەتی پەرلەمانەوە دەردەچێنرێت و لە ڕۆژی دەرچوونیەوە جێبەجێ دەکرێت.